بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1931 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1931 بۆ 1932. کتێبی یەکەم 1931 بۆ 1932. بەشی شەشەم گەڕانەوە بۆ بارزان. بەهاری ساڵی 1933 حکوومەتی تورک شێخ ئەحمەد بارزانیدایەوە دەست حکوومەتی عێراق لە ڕێگەی جەزیرە زاخۆوە. کاتێ براو بریدەکانی شێخ ئەحمەد ئەو هەواڵەیان بیست، بڕیاریاندا خاکی تورکیا بەجێ بهێڵن و بگەڕێنەوە ناوچەی بارزان، چونکە بێگومان ئەو تورکانە بەلایەنی کەمەوە داوایان لێ دەکردن خاکی ئەوان بەجێ بهێڵن، یانە خۆ لەگەڵ عێراقدا ڕێک دەکەوتن تا پێکەوە بە شەڕ لە ناویان ببەن. بڕیار درا خێزانەکان بەنهێنی دابەشی سەر گوندەکان بکرێن. پیاوەکانیش لە چێی شیرین و ناوچە سەختەکاندا خۆیان حەشار بدەن کە هێزی حکوومەت بە ئاسانی نەیان دەگەیشتێ. بەم پێیە شەڕکەران بوون بە سێ بەش و بەو ناوچەیەدا بڵاو بوونەوە. بڕیاریش درا خۆیان لە هێزی حکوومەتی نەدەن تەنیا بۆ خۆپاراستن نەبێت. هیچ شەڕێکی گرنگ ڕووی نەدا، بەڵام گەڕانەوەی هێزەکان بەم شێوە ڕێکوپێکە حکوومەتی تۆقاند. ویستی بەهۆی شێخ ئەحمەدەوە و بە نامە ناردن بە ناوی ئەوەوە وابکە چەک دابنێن و بگەڕێنەوە جێگەی خۆیان و پاشتر بوردنی گشتی بۆ هەمیان دەردەچێت. خەلیل خۆشەوی نەبێ کە ئینگلیز لەسەر کوژرانی پۆلیسە دیانەکە سوور بوون لەسەر کوشتنی. هەرچەندە حکوومەت تەقەلایدا بارزانی و چەکدارەکان بگەڕێنەوە گوندەکانی کەڵکی نەبوو، چونکە مستەفا بارزانی دەیگوتە تا شێخ ئەحمەد لە مووسڵ لەژێر چاودێریدا بێ کەسیان ناگەڕێنەوە. گەڕانەوەی شێخ ئەحمەد بۆ بارزان. دوجار سەبارەت بەوەی کە حکوومەت نەیدەویست شەڕ دەست پێ بکاتەوە چونکە لە ئاکامەکەی دڵنیان نەبوو. ناچار بوو شێخ ئەحمەد لە دوای مانگی ئابی 1933دا بگێڕێتەوە. شێخ ئەحمەد لە ڕێگەی هەولێر مێرگە سۆرەوە گەڕایەوە بارزان. چوونی مەلا مستەفا بۆ مووسڵ. بارزانی دەڵێ کاتی هەواڵی گەڕانەوەی شێخ ئەحمەدمان بیست بۆ پێشوازیکردنی چوونە نزیک شێروان، کە دیمان بە ساخ و سەلیمی گەیشتەوە لامان لە خۆشییانە شاگەشکە بووین. پاشتۆزی حەسانەوە و هەواڵ پرسی شێخ ئەحمەد فەرمانیدا بچم بۆ شێروان تا خۆم ساز بکەم بۆ چوونە مووسڵ. فەرمانەکەی ئەوم بەجێهێنا، بەڵام لی پاڕامەوە نەچێتە مووسڵ یا هیچ بنکەیەکی حکوومەتی نەوەکە بیگرن، چونکە ئەوە ڕاستی و بەڵێنیان لەلا نییە. داوام کرد زۆر وریای خۆی بێ تەنانەت ئەگەر هەڕەشەی کوشتنی منیش بکەن. لە وەڵامدا گوتی تۆ بڕۆ خوا گەورەی. شێخ ئەحمەد بەڵێنی پێدابوون کە مستەفا بارزانی برای بنێرێ بۆ مووسڵ هەر دەمێ لە ناوچە گەڕێەوە. ئەو چەجار ئەو بەڵێنانەی نەدەشکاند کە دابوونی. حاکمی سیاسی و متەسەریف بە ناوی حکوومەتی بەریتانیا و عێراقەوە بەڵێنیان دابوو بوردنی گشتی بۆ هەمووان دەربچێ و سوپا بگەڕێتەوە مۆڵگەکان و هێمنی و ئاسایش بگەڕێتەوە و ناوچە ئاوەدان بکرێتەوە. هەرواش بوو بڕیاری بوردنی گشتی دەرچوو، سوپا لە ناوچە کشایەوە و تەنیا کارمەندی کارگەڕیمانەوە. ئەم جارش خەلیل خۆشەوی لە بڕیاری بوردنی گشتی هاتە دەرهاویشتن و ناچار بوو لەگەڵ چەند خزمێکی خۆیدا نێتە نێزیک دایرەکانی حکوومەت و هیچ نەکەن. ئەوانی ترچوونەوە گوندەکانی خۆیان، بەڵام کەس چەکی دانەنا. هەروەها بارزانی دەڵێ کاتێگەیشتمە شێروان و چوومە بارەگای فەوج، تاقە یەک کەسم لەگەڵدا بوو، هەردووکمان بێچەک بووین. فەرماندەی فەوج هاتە پێشوازیمان و سەری سوڕما بوو. بڕوای نەدەکرد من مستەفا بارزانی بم. بۆیە ناردی موختاری شێروان هات تا دڵنیا بوو کە من مستەفا بارزانیم. بۆ ڕۆژی دوایی منیا زۆر بە ڕێزەوە بەردە مێرگە سۆر. ئەنجا بۆ هەولێر و مووسڵ. لەگەڵ گەیشتنمدا حاکمی سیاسی متەسەریفی مووسڵ زۆر ڕێزیان گرتم. دووپاتیان کردەوە کە حکوومەت سوورە لەسەر بەجێهێنانی ئەو بەڵێنانی داونی بە شێخ ئەحمەد. من 10 ڕۆژ لە مووسڵ مامەوە، پاشان گەڕامەوە بارزان. ناپاکی لە بەڵێن و دوورخستنەوەی بە زۆر. پاژماوەیەکی کەم شێخ ئەحمەد بانگێش کرا بۆ سەردانی مووسڵ. ئەویش ئەم بانگێشتەی پەسەند کرد و چوو. لەوێ بەو پەڕی ڕێزەوە پێشوازی لێکرا. پاش 2 هەفتەمانەوە لە مووسڵ یەکێکی زۆر باوەڕ پێکراوی خۆی ناردە بارزان تا بە مەلا مستەفا بڵێ ئەویش بچێتە مووسڵ و ئەو شەفرەیەشی پێگوت
کە لە نێوان خۆی و مەلا مستەفادا هەبوو. مەلا مستەفاش چوو بۆ مووسڵ و دەست بەجێ برایە ئەو ماڵەی بۆ شێخ ئەحمەد دیاری کرابوو. ئەوەم هاتەوە بیر کاتێ لە بارزانیم پرسی بۆچی چوو بۆ مووسڵ کە شێخ ئەحمەدی لێبوو. گوتی من هەمیشە کردەوەی ئاوام پێ ناخۆش بوو. دەمزانی ئەگەر هەردووکمان بکەوینە بەردەستی حکوومەت ئیدی ڕێگەمان نادات بگەڕینەوە بارزان. بەڵام من بەجێهێنانی فەرمانی شێخ ئەحمەدم پێ لە هەموو شتێک گرنگتر بوو. کاتێک گەیشتمە ئەو ماڵی لێی بوو لێم پرسی بۆچی فەرمووتە من بێم و تۆش لێرە بیت. لە وەڵامدا گوتی کار بەدەستان بەڵێنی شەرەفیان داوە کە درۆمان لەگەڵدا نەکەم. ئەگەر درۆشیان کرد خوا لەوان گەورەترە و چی دەبێ با ببێ. هەرواش بوو بەڵێنەکەیان بە درۆ دەرچوو ڕێگەیان نەدا شێخ ئەحمەد و مەلا مستەفا بگەڕێنەوە. بگرە ناردیان بە دوای هەردوو براکانی تریاندا محەممەد سەدیق و بابۆ منداڵەکانی شێخ عەبدولسەلام و هەموو خێزانەکانیان و بردیانن بۆ مووسڵ. ئیدی قۆناغی دوور خرانەوە و دەست بە سەرداگیران دەستی پێکرد. ژەهر خواردکردنی بارزانی لە ناوەڕاستی 1936 متەسەڕیفی مووسڵ مستەفا بارزانی بان کردە دایرەکەی خۆی و لەوێ ژەهری بۆ کردە قاوەوە کە بە چەشنێکی سەر سوڕهێن لە مردن ڕزگاری بوو. 2 هەفتە بەدەست ئازارەوە تلایەوە. پاش 2 هەفتە هاتەوە سەرخۆی. ئەو بە سپاسەوە یادی ئەو یارمەتەیە زۆری دەکردەوە کە شێخ عەجیل یاوەری سەرۆک هۆزی شەمەر و بنەماڵی کەشم و لەو عەباوی پێشکەشیان کردبوو. لە مووسڵەوە بەرەو بەغدا و ناسریە. لە دواییەکانی ساڵی 1936دا بردیانن بۆ بەغدا. ئەوسا شێخ مەحموودیش دوور خرابەوە بۆ بەغدا. ئەمە دەرفەتێک بوو بۆ هاتوچەی یەکتر لەگەڵ شێخ ئەحمەددا. حکوومەت لەم چاوپێکەوتنانەیان گومانی بۆ پەیدا بوو. بارزانیەکانی گواستەوە بۆ ناسریە. سەپاندنی حکمی عورفی و پشێوی بارودۆخ. بارودۆخ لە ناوچەی بارزان ئارام بوو. پاش گواستنەوەی شێخ ئەحمەد و دەست بە سەرداگیرانی براو خێزانەکانیان بۆ مووسڵ، خەلیل خۆشەوی و ئەحمەد نادر و عەبدوڵڵا کڕکەمۆیی پەنایان بردە بەرچیا و خۆیان نەدا بەدەستەوە. دەستە هێزەکانی پۆلیس ویستیان بیانگرن و بیاندەن بەو دادگای عورفیەی کە لە 15 ئابی 1935دا بۆ تۆڵەساندنەوە لە سەرۆکەکانی بارزان پێکاتبوو. ئەوەش بە پێچەوانەی ئەو بردنە گشتێ بوو کە خۆیان دەریان کردبوو. دادگە دانرا بە سەرۆکایەتی مقەدەم ئیسماعیل ئاغا و ئەندامەتی ڕئیس یەکەم فەخری ئەمین و ڕئیس عەبدولقادر یاسین و 2 حاکم محەممەد سەدیق عەبدوڵڵا و سەدیق تاهیر کە هەردووکیان کورد بوون. ئەوجا فەرمانی کوشتنی بۆ ژمارەیەک بارزانی دەرکرد کە بریتی بوون لە عەزیز هوستانی، عومەر کورانی، فارس عەلی، محەممەد مەحموود و مەلازادە ئیسماعیل بە کوشتن، ئیعدام و ژمارەیەکی تریشیان بڕیاری بەندکردن و دوورخرانەوەیان بۆ دەرچوو. دوای ئەم لە دادگەدانە ژمارێکی زۆر لە بارزانیەکان ڕوویان کردە چییە. دوای ئەوە شاڵاوی خنکاندن ئیعدام ڕاوەستە. بەڵام مەلی بەک بۆ کەرکک دوورخرایەوە. خەلیل خۆشەوی و هاوڵانی چوون بۆ چیای گۆڤەند و خێزانەکەی دوورخرایەوە بۆ خواروی عێراق. لە ئەیلولی 1935 ئەحمەد نادر لە شەڕێکدا شەهید کرا کە هێزی تورێک لەگەڵ عێراقیەکاندا دەیانویست بیانگرن یان بیان کوشن. بە شەهیدبوونی ئەحمەد نادر وەرەی شۆڕژگێڕان تەواو دابەزی چونکە پڕکردنەوەی شوێنی ئەو زۆر ئەستەم بوو. عەبدوڵڵا کڕکەمۆییش بە برینداری ناچار بوو خۆی بدا بەدەست عێراقیەکانەوە. بەڵام خەلیل خۆشەوی توانی بە خۆی و 30 کەس لە خزمانی لەو چەمبەرە ڕزگار بێ کە هێزەکانی تورک و عێراق بۆیان نابووە. چوە ناوچەی ڕێکانیان و لەوێشەوە چوو بۆ سنووری سووریا بە هیوای ئەوەی بچێتە سووریا کە ئەوسا لە ژێردەستی داگیرکەری فەڕەنسیدا بوو. حکوومەتی عێراق لەسەر پاڵنانی ئینگلیز ژمارێکی زۆری لە دەستە پۆلیس و جاژ نرد بۆ شوێنکەوتنی خەلیل و 5,000 دیناریشی خەڵات دیاری کرد بۆ هەر کەسێک بە زیندویی یا بە مردویی بیگرێ. خەلیل نەیتوانی بگاتە سووریا. گەڕایەوە ناوچەی دۆسکی ژۆری و بڕیاری تا بەهاردادێ خۆی بشارێتەوە. لێرە بیری کەوتەوە کە کاتی خۆی چ خزمەتێکی گەوری بە کەلحەی ڕێکانی کردووە و ژیانی لە مەترسی ڕزگار کردووە. ئەو کاتەی لەلایەن سیتۆ ئاغای هۆرەماریەوە ساڵی 1923 پەلاماری درا. ئەو دەما خەلیل نامەیەکی لە شێخ ئەحمەدەوە بۆ سیتۆ ئاغا دەبرد. ئەو پەلاماری لێ ڕەت کردەوە و ڕزگاری کرد. خەلیل پێی وابوو
ئەو هەڵوێستە جێدەگرێ لە لای کەلحەیەدا. بۆیە پەیوەندی پێوە کرد و ئەویش باڵێنی دایە یارمەتی بدا و تا بەهار بیحەوێنێتەوە. خەلیل چووە ناوچەی ڕێکانیان، چونکە ناوچەی دۆسکی ژۆری زۆر هەژار بوون و نەیان دەتوانی نانی 30 کەس بدەن. لە زستان هەتا بەهار لەبەر زۆری بەفری ڕێگاکان دەژیران و گوندەکان لە یەکتردا دەبڕان. ئەویش لە ناوچەی ڕێکانی چووە ناو ئەشکەوتێکی دوور لە هەموو ئاواییەک. کەلحەی ڕێکانی بەشی 2 هەفتە بژەوی بۆ نارد. بەڵام لە لایەکی ترەوە چوو بۆ ئامێدی و حکوومەتی ئاگادار کردەوە. 2 سریە سپا و 1 سریە پۆلیسی هێنا و ئەشکەوتەکەی پیشاندان. خەلیل و هاوڕەکانی کاتێ بەخۆیان زانی لە هەموو لایەکەوە دەورە دراون و داوایان لێکردن خۆ بەدەستەوە بدەن. ئەوانیشتا دوا فیشەک و دوا دڵۆپی خوێن بربەرەکانیان کرد تا هەمویان بە شەرەف و سەربەرزی شەهید کران. کەلحەی ڕێکانیش تۆڵەی ئەم خیانەتەی زۆر بەگران لێ سەندرایەوە. ساڵی 1961 سزای خۆی وەرگرت. ئازایەتی ئافرەت لە ڕاپەڕیندا. خەلیل لە شوباتی 1936دا شەهید کرا. سەریان بڕی و بردیانە شێروان. لەوێ دایک و ژنەکەیان هێنا و ئافسەرێک لە دایکی خەلیلی پرسی ئەم سەرە دەناسیتەوە؟ لە وەڵامدا گوتی بەڵێ، ئەمە سەری خەلیلی کوڕمە کە بە غەدر و ناپاکی کوشتوتانە و من شانازی پێوە دەکەم. بەڵام ژنەکەی خەلیل نزیک بوو ببۆرێتەوە و دەگریا. کەچی خەسووی قیژاندی بەسەریدا گوتی لە بەردەمی ئەم خوێڕیانەدا مەگری، با پێما خۆش نەبن. ئەوەی ڕاستی بێ پێخۆشببوونی دوژمن لە هەموو بەڵایە قورستر و بەژانترە. من ئەم شعرەی شافعیم زۆر بەدڵە کە دەڵێ هەرگیز کە ساسی خۆت پیشانی دوژمن مەدە، چونکە پێخۆشببوونی دوژمن بەڵایە. چاوەڕوانی پیاوەتی لە پیاوی بەر چاوتەنگ مەبە. تێنوو لە ناو ئاگردا ئاوی دەست ناکەوێ. لە دوای شەهیدبوونی خەلیل خۆشەوی و هاوڕێکانی شەڕی چەکداری لە ناوچەی بارزاندا تەواو. حکوومەت هەناسەی هاتەوە بەر، چونکە کەس نەما سەرپێچی بکە. شێخ ئەحمەد و براکانی دەست بەسەرن و لە خواروی عێراقن. وەلی بەگ بۆ کەرکووک دوور خراوەتەوە. عەبدوڵڵا کرکەمەوەی ئەمری خۆی کردووە. ئەحمەد نادر و خەلیل شەهید بوون، واتە کەس نەماوە بەرپرسیارەتی ئەم ناوچەیە هەڵبگرێ. لە ناسریەوە بۆ کفری و ئاڵتون کۆپری. ساڵی 1939 حکوومەت شێخ ئەحمەد و خێزانەکانی بۆ ماوەیەکی کوردگواستەوە بۆ ئاڵتون کۆپری و کفری، پاشان هێنانیەوە بۆ سلێمانی، قۆناغێکی نوێ. لە سلێمانی حاڵیان باشتر بوو، چونکە هەواکەیان بۆ سازگارتر بوو. هەرچەندە بارزانی بەردەوام باسی میوانداری هۆز و خێزانە عەرەبەکانی دەکرد. ئەو دەمای چووبوونە ناویان و با سپاسەوە دەیگێڕایەوە. لەو سەر و بەندەدا شەڕی دووەمی دنیا هەڵگیرسا کە هەموو بڕ و بایەخ و ئینگلیزی بەخۆیەوە گرت. دوورخرانەوەی بارزانیەکان ماوەیەکی دوور و درێژی پێچوو بوو. وای لێ هاتبوو حکوومەت کێشەکەیانی لەبیر چووبەوە و ئەوانیش ئازادیەکی زۆریان پێکۆنابوو. پەیوەندیان لەگەڵ ناوچەی بارزاندا دروست کردبەوە. حکوومەت ڕێگەی دابوو بە گەلێک لەو خێزانانەی دەیانویست بچنە لایەن لە سلێمانی. پەیوەندیان لەگەڵ کۆمەڵەی هیوا و کەسانی سیاسیدا توند کردبوو. بارزانی ئەم ڕووداوەی بۆ گێڕامەوە. ئەو سەردەمەی ڕەشید عالی گەیلانی دژی حکوومەت هەستە. ئافسەرێکی گەورەی ئینگلیز هاتە لام لە سلێمانی و بە ناوی حکوومەتی بەریتانیاوە پێشنیازی کرد بچم بۆ هەولێر و پەیوەندی بە ئەفسەرە کوردەکانی ئەوێەوە بکەم و هانیان بدەم لە حکوومەتی ڕەشید عالی هەڵگەڕێنەوە و ڕێکیان بخەم، پاشان بچم بۆ بارزان. باڵێنیشیدا کە حکوومەتی بەریتانیا ئامادەیە بە هەزاران تفەنگ و فیشەک و پێبژێوی لە ڕێگەی ترۆمبێل و باڵەفڕەوە بنێرێ و لەوێش پێکاتنی حکوومەتی کوردستانی سربەخۆ جار بدەم و هانی ئەفسەرە سەربازەکانی کورد بدەم بگەنە لام. باڵێنیشیدا کە حکوومەتی بەریتانیا دان بەم حکوومەتەدا دەنێ و پشتی دەگرێ و پارێزگاری لێ دەکا. کە ئەم قسانە بیست باڵێنی هیچم نەدا، بەڵام داوام لێ کرد کەمێک ماوەم بدا. چوون بۆ لای شێخ ئەحمەد و قسەکانی بۆ ژێڕایەوە. ئەو گوتی ئینگلیز ئەمڕۆ پێویستی ئەم بە شتێکی وایە و ئەوەی بەڵێنیان داوە دەیکەن، بەڵام تا ماوەیەک و پاشان پشمە تێدەکەن، وەکو دائیمەن هەروە بوون. پێویستە تۆ بچیتەوە و پێی بڵێ ئێمە ئەوەمان پێ ناکرێ. کاتێک گەڕامەوە وان پێگوت سەری سوڕما و خەریک بوو بمهێنێتە سەر ئەوەی ڕازیم کە، بەڵام من با بنابڕی نەم کرد. گەڕانەوەی بارزانی بۆ بارزان.
بارزانیەکان تا ساڵی 1943 لە سلێمانی مانەوە. لە مانگی مایسی ئەو ساڵەدا مستەفا بارزانی دەرفەتی بۆ ڕێک کەوت لە 12 حوتی 1943 بە یارمەتی کۆمەڵەی هیوا و کەسانی نیشتیمان پەروەری کورد لە سلێمانی دەرچوو چوو بۆ سنووری ئێرە. تەنیا دوو گەسی لەگەڵ خۆی دابرد کە مستەفا عەبدوڵڵا ئاکرێی و سلێمان سۆرە بوون. بارزانی دەڵێ ماڵاویم لە شێخ ئەحمەد کرد و داوام کرد کە هەندێک ئامۆژگاری پێویستم کە. ئەو فەرمووی ئاگاداری حەق و ڕاستی بم لە کاتی هەڵس و کەوتم لەگەڵ خەڵکدا. هەرگیز لە خۆبایی بوون نەچێتە دڵمەوە. هەتا بۆم بکرێ خۆم لە لێکدان لەگەڵ حکوومەتدا بپارێزم تا دڵنیا دەبم لە سەرکەوتن. کە کەوتیشمە بەردەستیان دانوستاندنیان لەگەڵدا نەکەم. بارزانی بە بەرگی بەلایەتیەوە چووە ناوخاکی ئێران و گەیشتە ناوچەی شنۆ کە ژمارەیەکی باش لەو بارزانیانەی لە دەست ڕاوەدونانی پۆلیس لە ناوچەی بارزان ڕایان کردبوو. لەوێ دەژیان بە یارمەتی کاک مەمەد ئاغای کویچ سەرۆکی دەستەی قادری لە هۆزی مامەش کە هەستێکی نەتەوەخوازی ئەوەندە پاکی هەبوو شیاوی ئافەرین بوو. ئەویش زۆر ڕێز و یارمەتی پێشکەش بە بارزانی کرد. خەڵاتی بەنرخ بۆ سەری بارزانی. بارزانی ڕووداوێکی سەیری گێڕایەوە کە لە دیوەخانی کاک مامەندا ڕووی داوە. گوتی لە دیوەخان دانیشت بوو. قەرەنی ئاغای مامەش هات هەواڵی ڕاکردنی منی لە سلێمانیەوە پێگوت و گوتی حکومەتەکانی عێراق و ئێران هەر یەکان خەڵاتێکی 50,000 دیناریان داناوە بۆ هەر کەسێ بە زیندویی یا بە مردووی بمگرێ. داوای لە کاک مامەند کرد ئەم دەرفەتە لە کیسی خۆی نەدا ئەگەر من بە ناوچەی ئەودا تێپەڕیم. دیار بۆ قەرەنی ئاغا منی نەدەناسی. کاک مامەند وەڵامی دایەوە گوتی ئەوە ئابڕوچوونە هەر کەس بیر لە شتی وا بکاتەوە. ئەو کەسەی بارزانی بگرێ هێشتا لە دایکی خۆی نەبووە. بارزانیەکان لە دەوری مەلا مستەفا کۆببوونەوە کە ژمارەیان 30 چەکدار بوو. ئەوەی لە بیرم مابێ لەوان مامەند میرزاخە، حەسەن ئەحمەد ناز و چەند کەسی خزمیان. بۆ یەکەم هەنگاو ئەو ژمارە خراپ نەبوو. ئەو کاتی مەلا مستەفا لە ناوچەی شنۆ لەگەڵ پیاوەکانی خۆیدا بوو هەواڵی پێگەیشت کە وەسی لە مێرگەسۆر میوانی مەحموود بەگی خەلیفە سەمەدە. ئیدی بارزانی بە پەلە بە ڕێگەی کێلەشیندا کەوتە ڕێ وەکو بیرم مابێ. لە دوایەکانی تەموزدا بە پەلە بە ڕێگەی کێلەشینەوە خۆی گەیاندە مێرگەسۆر کە ئێوارە گەیشتە چێ. بەڵام بۆ بێبەختی وەسی 2 سەعات پێش ئەو لەوێ نەمابوو. ئەم نێچیرە بە نرخەی لەدەست چوو بوو. چەند جارێک لە بارزانی بیست دەیگوت کاتێ زانیم وەسی لە مێرگەسوورە شادی دایگرتم بڕیارمدا بیگرم و بیکە بەبارمتە و ڕێگەی خۆم کورت بکەمەوە جار نرخەکەی هەرچێک بێ بۆ من. بەڵام تەکبیرەکەم سەری نەگرت و ومێدەکەم پوچەڵ بوو. کاتی ئێوارە گەیشتمە مێرگەسۆر 22 سەعات پێش گەیشتنی من شوێنەکەی بەجێهێشت بوو. خۆ گورجکردنەوە بۆ پەلامار. بارزانی و هاوڕێکانی ڕوویان کردە ناوچەی بارزان. کاتی هەواڵی گەیشتنی ئەوان بڵاو بووە شادی ناوچەکەی گرتەوە و لە هەموو ماڵێک بوو بە جەژن. لاوەکان پۆل پۆل دەگەیشتنە لای تا بە 2 حەوت و ژمارەیان گەیشتە 750 کەس هەندێکیان چەکدار و هەندێ بێچەک بوو. لە پێشدا خۆی لە لێکدان لەگەڵ حکومەت دەپاراست بۆ ئەوەی ڕیزەکان ڕێک و ساس بکات کاتێ تەواو بوو بە پێی پرۆگرامێکی قایم و بە پەلاماری لە پڕ و یەک لە دوای یەک هەموو پۆلیسخانە مەخفەرەکانی گرت جگەل لە بارزان و بلەو مێرگەسۆر. ئەوانیش چونکە هێزی حکومەتیان زۆر تێدا بوو ئەوانی تر بە ئاسانی ژیرە. ژماری چەکدارەکان لە ماوەی 2 مانگدا گەیشتە زیاتر لە 2000 کەس. بە هاتنەوەی بارزانی و ئەو سەرکەوتنانەی لە ماوەیەکی کووردا بەسەر هێزەکانی حکومەتی داهێنا بوو لە هەموو ماڵێکدا بوو بە شادی. لە پاییزی ئەو ساڵەدا حکومەت وەفد لە دوای وەفدی دەناردە لای بارزانی کە وتوێژ بێتەکردن و شەڕ ڕاوەستی. بارزانی یەکەم مەرجی وتوێژی کردە گەڕانەوەی شێخ ئەحمەد و هەموو دوورخراوەکانی بارزانی. حکومەت ئەم بەرجەی پەسەند کرد. شێخ ئەحمەد و هەموو هاوڵانی و خێزانەکانیان بەرسەربەرزی گەڕانەوە بارزان. ئەم هەنگاوە مەردانەیە سەرنجی هەموو نیشتیمان پەروەرانی کوردی ڕاکێشا و ئیدی بارزان بوو بە ماڵبەندی ڕووناکی نەتەوەیی بۆ بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد. شەڕ ڕاوەستە وتوێژی گرنگ لەگەڵ حکومەتدا دەستی پێکرد و ئاکامی بوو بە ڕێکەوتنێک کە حکومەتی نوری سەعید بڕیاریدا داخوازیەکانی بارزانی جێبەجێ بکرێ. ئەویش یەکەم دەرکردن و لابردنی ئەو موچە خۆرانەی بە بەرتیل خواردن و خراپ بەکارهێنانی دەسەڵات ناسرا بوون. دووەم ڕێخستنی ویلایەتی کوردستان
کە لیواکانی کەرکۆک، سلێمانی، هەولێر و قەزا کوردیەکانی لیوای مووسڵ، دهۆک، ئاکرێ، شێخان، شنگار، زاخۆ و ئامێدی لەگەڵ هەردووک قەزای خانەقین و مەندەلی لە لیوای دیالا بگرێتەوە. سێیەم، زمانی کوردی بە زمانی ڕسمی بێتە ناسین. چوارەم، بۆ هەموو وەزارەتەکان یاریدەدەر و وەزیرێکی کورد بێتە دانان. پێنجەم، وەزیرێکی کورد لە ناو وەزارەتدا دەبێ کە لێپرسراوی ویلایەتی کوردستان بێ. شەشەم، زیانی زەرەر لێکەوتوەکان دێتەوە بژاردن. حەوتەم، دروستکردنی مەکتەب و نەخۆشخانە و کردنەوەی ڕێگە و ئاوادانی لە ناوچەکەدا. هەشتەم، کاروباری سوپایی و دارایی و دەرەوە تایبەت دەبێ بە حکوومەتی ناوەندی. بەڵام وەزارەتی نووری سەعید لە 1944 دەستی لە کار هەڵگرت. پاچەچی وەزارەتی نوێی دامەزراند و ڕایگەیاند ئەو بەرپرسی ئەو پێکهاتنە نابێ کە وەزارەتی پێشومۆری کردبوو. ئەم تێکەولێکەیەش شانۆیەک بوو ئیمپریالیزمی بەریتانیا ڕێکی خستبوو. ئاکامەکەی بوو بە هەڵگیرسانی شۆڕشی 1945. ئەگەر تەمەن هەلم پێ بدە، بەڵگەنامە و زانیاریەکانم لەبارەی ئەو سەردەمەشەوە بڵاو دەکەمەوە. بەرئەنجام ئەوەی بۆم دەردەکەوێ لە لێکۆڵینەوەی مێژووی نەتەوەکەمان لەم ڕاپەڕینە و لە ڕاپەڕینەکانی پێشتردا ئێمە سەرکردە و تێکۆشەری مەزنمان هەبوو کە قارەمانانە لە پێناوی مافی ڕەوای گەلەکەماندا تێکۆشاون و هەرچی فیداکاریەکی پێویست بوو بێ لەم ڕێگایەدا کردویانە. کاچی ئەو مافە ڕەوایەمان هەروە بە داپۆشراوی و داگیرکراوی ماوەتەوە. بە پێی بۆچوونی خۆم هۆی ئەمە دەگەڕێتەوە بۆ: یەکەم، نابوونی هاودەنگی لە نێوان ئەو ڕاپەڕین و شۆڕشانەدا، وەک نمونە شۆڕش لە ناوچەیەک هەڵدەگیرسا کەچی ناوچەکانی ترپیان نەدەزانی. دووەم، بەردەوام دوژمنان کاتی تێسرەواندنی بزوتنەوەی کوردیان دیاری کردووە کەچی پێم وانییە کورجارێک لە جاران کاتی لە باریان بۆ شۆڕشی خۆیان داناوێ. سێیەم، خراپ بۆچوونی باری گشتی و خۆیی، واتە لە کاتێکدا دەبوایە تێکۆشانی چەکدارانە ببرێ بەڕێوە، ڕوویان دەکردەوە و وێش، کەچی لە کاتێکدا دەبوایە ڕووبکەنە ئاشتی خوازی دەستیان دەدایە چەک. چوارەم، دوژمنان هەردەم بەهێز و دەوڵەمەندتر و زیرەکتر بوو، بە تایبەتی کە ئیمپریالیزمی بەریتانیا هەرگا و پێشی ئاوات و ئامانجی گەلەکەمانی گرتووە. هەرچەندە گەلی ئێمە تا ئێسا مافی ڕەوای خۆی وەرنەگرتووە کەچی بە فیداکاریە گەورەکانی خۆی بۆ دنیای سەلماندووە. ئێمە نەتەوەیەکین شیاوی و تایبەتکاری خۆمان هەیە، پشتاپشت ئەوەمان دەربڕیوە کە مافی ئێمە داگیر کراوە و پێویستە تێبکۆشین و خەبات بکەین لە پێناو سندنەوەیدا. پەڕاوێز و ڕوونکردنەوە. یەکەم، پەیمانی سیڤەر. ئەم پەیمانە کە تورکیا لەگەڵ هاوپەیمانان لە دەیەمی ئابی 1920دا مۆری کرد. ئەمانەی خوارەوەی بۆ کورد تێدا بوو. بەندی 62 لیژنەیەک دێتە پێکهێنان ماڵبەندەکەی شاری ئەستەمبوڵ بێ و لە 3 ئەندام پێک دێ کە حکومەتەکانی بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا دیاریان دەکەن. ئەم لیژنەیە لەسەرەتی لە ماوەی 6 مانگ پاش مۆرکرانی ئەم پەیماننامەیەدا پرۆژەیەکی ئۆتۆنۆمی بۆ ئەو ناوچانە دابنێ کە بەشی زۆربەی دانیشتوانی کوردن و کەوتونەتە ڕۆژهەڵاتی فورات و خوار سنووری خوارووی ئەرمینیاوە کە پاشتر بڕیار دەدرێ لەگەڵ باکووری سنووری تورکیا لەگەڵ سووریا و وڵاتی میزۆپۆتامیادا. بەندی 63 حکوومەتی تورکیا ئامادەیە ئەو بڕیارانە بهێنێتە جێ کە لە بەندی 62دا باس کراون لە ماوەی 3 مانگ پاش ڕاگەیاندنیدا. بەندی 64 لە ماوەی 1 ساڵ دوای ئەم پەیمانە ئەگەر نەتەوەی کوردی دانیشتوانی ناوچەی دیاریکراو لە بەندی 62دا ئارەزووی پیشاندا حەز بە سەربەخۆیی لە تورکیا دەکەن و ئەگەر ئەنجومەنی عوزبە زانی ئەوانە شیاوی ئەم سەربەخۆیەن و ئەگەر ئامۆژگاری کرد پێیان بدرێ لەسەر تورکیا پێویستە ئەم ئامۆژگاریە بهێنێتە جێ و لە گشتماف و دەسەڵاتەکانی خۆی دەسەڵگرێ. ئەم پەیمانە بە بەشداریکردنی بەریتانیا، فەڕەنسا، یۆنان، ئیتالیا، ڕۆمانیا، یوگزلاڤیا، پۆڵۆنیا، چیکۆسلۆڤاکیا، بەلجیکا، ژاپۆن، حیجاز و سوڵتانی تورکیا و بە ئامادەبوونی وەفدێکی کورد و ئەرمەنی هاوبەش. ئەم پەیمانە هاتە پێشکەشکردن. دووەم، پەیمانی لۆزان تەمووزی 1923. بە پێی ئەم پەیمانە پەیمانی سیڤەر هەڵوەشایەوە و تورکیای کەمالی هەموو وڵاتەکەی بۆ مایەوە و
باسی هیچ مافێکی کورد نەهاتەکردن. تەنیا ئیشارەت کرا بە خێرخوازی حکومەتە هاوپەیمانەکان لە ڕاست هەموو کەمایەتیەکانی ناو تورکیادا. 3. کۆنگرەی سان ڕیمۆ. ئەم کۆنگرەیە لە نیسانی 1920دا بەسترا لە نێوان بەریتانیا و فەڕەنسا و وڵاتە یەکگرتوەکاندا. باری وڵاتە عەرەبەکانی دیاری کرد. ویلایەتی مووسڵ کەوتوو بۆ ژێر دەسەڵاتی فەڕەنساوە بەپێی ئەو ڕێکەوتنە نهێنەی نێوان بەریتانیا و فەڕەنسا. بەڵام فەڕەنسا لەو کۆنگرەیەدا دەستی لە ویلایەتی مووسڵ هەڵگرت بۆ بەریتانیای هاوپەیمانی خۆی. کاری بەڕێوەبردنی عێراق و فەڵەستین درایە بەریتانیا بەمەرجێ بەڵێنی بەلفۆر بهێنێتە جێ. سووریا و لوبنانیش خرانە ژێردەستی فەڕەنسا. 4. هێڵی برۆکسل. پاژمۆرکرانی پەیمانی لۆزان عوزبەت الئومەم لە برۆکسل لیژنەیەکی پێکێنا بۆ کێشانی سنوور لە نێوان تورکیا و عێراقدا. دوای ئەوە ئەنجومەنی عوزبە لیژنەیەکی لە 3 ئەندام دروست کرد، بریتی بوون لە تیلیکی هەنگاری و ڤیرسی سویدی و پۆلیسی بەلجیکی بۆ ئەوی لە کێشەی سنوور بکۆڵنەوە. ئەم لیژنەیە لە 6 دوازی 1924دا گەیشتنە بەغدا دوای ئەوەی ئەندامەکانی سەردانی هەردوو حکومەتی بەریتانیا و تورکیایە کرد. لە تورکیا ئەندامێکی تورکیان هاتە ناو، لە بەغداش یەک ئەندامی عێراقیان تێکەڵ بوو. ئەمانە گەڕانێکی هەموو ناوچەکانی ویلایەتی مووسڵیان کرد. پاشان لە 16 حوتی 1925دا راپۆرتێکیاندا بە ئەنجومەنی عوزبە و تێیدا دووپاتیان کردەوە کە هێڵی برۆکسل بۆ ئەوە دەست دەدا ببێتە نێوان تورکیا و عێراق و مووسڵ بەر عێراق کەوت. ئەو لیژنەیە ڕاستپێری کرد ماف و بەرژەوەندی کورد بێتە لە بەرچاوگرتن، بەڵام دەوڵەتە باسکراوەکان هەرگیز ئەم ڕاستپێریانیان گوێ نەدایە. ئەدمۆنس لێ کتێبەکەی خۆی کورد و تورک و عەرەبدا دەڵێ تیلیکی بە تۆندی دژی ئەو پێشنیازە بوو، دەیگوت لەبەر خاتری دوو دایک نابێ منداڵ لەت بکرێ و بکرێتە دوو پارچەوە. بە کورتی هێڵی برۆکسل بوو بە سنووری نێوان عێراق و تورکیا. 5. تیاری. ماڵبەندی ئاسووریەکانە و دەکەوێتە ویلایەتی هەکاری لە کوردستانی تورکیا. 6. وڵاتی ژێری. بەشی خواری هۆزی مزوریە ئەم ناوچەیە کەوتۆتە پشتیای شیرین لە باکووری بارزاندا. گوندە ناسراوەکانی برێتین لە شنگێل، تێل، داویدکە، بابسێڤا، هیزان. 7. گەنگەچین. گوندێکە لەسەر ڕێی ورمێ سێرۆ لەسەر سنووری تورکیا. 8. دۆڵی بیاو. بەشێکە لە ناوچەی سوورچی کەوتۆتە ڕۆژهەڵاتی بارزان. ڕێگەی خەلیفان بارزان بەم ناوچێدا تێدەپەڕێ. 9. ناوچەی باڵک. ئەم ناوچەیە کەوتۆتە باکووری ڕەواندز لەسەر ڕێی هاملتۆندا تا دەگاتە ڕایەت. 10. گوندی بیرەکەپرە. سەر بە ناوچەی زێبارە و کەوتۆتە داوێنی باکووری چیای پیرسەوە بەرامبەری بلا لەو پەڕی ڕووباریزەی گەورەدا. 11. سەعید وەلیبەک. فەرماندەیەکی سوپایی ناسراوە و لە سەرۆکەکانی هۆزی شێروانیە. وەلیبەکی باوکی لە ئابی 1945دا شەهید کرا. 12. بلە. گوندێکە لە خواری و بارزان کەوتۆتە سەر لێواری ڕووباریزەی گەورە لە کاتی پێکاتنی ئیداری حکوومەت لەم ناوچەیەدا. ماڵبەندی قەزا بوو، پاشتر ماڵبەند هاتە گواستنەوە بۆ مێرگەسۆر. 13. برادۆستی. هۆزێکن لەسەر سنووری ڕۆژهەڵاتی ناوچەی بارزاندا. لە سەرۆکەکانیان مەحموود بەگی خەلیفە سەمەدە و پێشەوەی ئاینیان شێخ ڕەشیدی لۆلانە. ماڵبەندەکەی ناحیەی سیدەکانە کە سەر بە قەزای ڕەواندزە. 14. گوندەکانی گرکال، کۆلەک، بابکێ. ئەمانە دواگوندی شێروانیەکانن لەسەر سنووری هۆزی برادۆستیەکاندا. 15. دەشتە هێرت. دەشتێکی بەرفراوانە کەوتۆتە ڕۆژاوای ناوچەی برادۆستیەکان لەگەڵ بارزان لە هاویندا زۆر گەرمە. لە زستاندا باشترین شوێنە بۆ بەخێوکردنی مەڕووماڵات. 16. وەلیبەک. کوڕی سەعیدە و لە ئابی 1945دا شەهید کرا کاتێ بۆ ڕایکردنی کاروباری خەڵکی ناوچەکە چوو بۆ پۆلیسخانی مێرگەسۆر. لە ژووری پۆلیسخانەدا تەقەی لێکرا و شەهید بوو. یەکێک بوو لە فەرماندەهەرە گرنگەکان لای بارزانیدا. 17. ئەحمەد نادر. باوکی دکتۆر سەعیدە کە بە ئەندامی لێژنەی مەرکەزی پارتی دیموکراتی کوردستان لە کۆنگرەی نۆیەم هەڵبژێردرا. ئەحمەد نادر نمونەی سەرکردەی ئازا و بێفیز بوو. ئازایەتێکی مەشهورە و لە نیشان ئەنگاوتندا زۆر دەستڕاست بوو. 18.
گوندی هۆستان. ئەم گوندە کەوتۆتە باکووری ڕۆژهەڵاتی بارزان بە 10 کیلۆمەتر و لە هۆزی بەڕۆژیە. 19 دۆڵی زێت. گوندی زێت لە ڕۆژاوای شێروانە و لە نێزیک سنووری تورکیایە. پشتەوەی دۆڵێکی تەنگەبەرە تا دەگاتە سنوور. 20 گوندی گرانە. گوندی گەردیانە کەوتۆتە ناو خاکی تورکیا چونکە کاتی دابشکردنی کوردستان هۆزی گەردی کرا بە 2 بەش لە نێوان تورکیا و عێراقدا پاشەڕی یەکەمی دنیا. 21 گەڤەڕ وان. گەڤەڕ قەزایەکی گەردیە لە وڵاتی هەکاری لە کوردستانی تورکیادا. وان ماڵبەندی ویلایەتی وانە کە بە گۆلە جوانەکەی و بە چیای سیپانی سەربەرز ناودارە. 22 شەمدینان قەزایەکی کوردیە لە ویلایەتی هەکاری لە کوردستانی تورکیادا. گوندی نەهەری و گوندەکانی هۆزی گەردی لە ناو ئەم قەزایەدا. 23 سەمەد گرانەیی جوتیارێکی گوندی گرانەیە پێشتر بارزانی دەناسی چونکە لە ساڵانی 1920 بۆ 1926 لە بارزان ژیاوە. 24 دۆسکی ژووری بەشێکن لە هۆزی دۆسکی لە باکووری ڕۆژاوای ناوچەی بارزان دادەنیشن. بەردەوام ڕێیەکانی دەستدرێژیان دەکردە سەریان. 25 هۆرەماری هۆزێکن لە ویلایەتی هەکاری لە کوردستانی تورکیا. بە ئازایەتی ناسراون بە تایبەتی لە سەردەمی سەرۆکایەتی سیتۆ ئاغادا. بەڵام پاش مردنی سیتۆ گەلێک لەو ناوبانگەی داوەزی تەنانەت خاکیشی کەم بووە. 26 مستەفا عەبدوڵڵا و سلێمان سۆرە هەردووکیان ئاکرێین لە منداڵیەوە لەگەڵ بارزانی دابوون و پێش ئەو مردن. نمونەی وەفا و گوێڕایەڵی بوون. بە تایبەتی مستەفا کە ڕاگری نهێنیەکانی بارزانی بوو. 27 قەرەنی ئاغای مامەش سەرۆکی هۆزی مامەش بوو لە کوردستانی ئێران و لە گوندی پەسوێدا دەنیشت. ناوبانگی پەیوەندی گوماناوی لەگەڵ ڕژەمە کۆنە پەرستەکاندا هەبوو. 28 وەسی مەبەست ئەمیر عەبدولئیلایە کە پێسپێردراوی تەختی عێراق و خاڵی مەلک فەیسەڵی دووەم بوو. ئەو پەیوەندیەکی توند و دۆستایەتێکی زۆری لەگەڵ مەحموود بەگی خەلیفە سەمەددا هەبوو. هاوینانی هەموو ساڵێ لای ئەو هەواری دەگرت چونکە شوێنێکی جوان و خۆش بوو لە ناوچەکەدا. 29 مەحموود بەگی خەلیفە سەمەد سەرۆکۆزی برادۆستیانە لە گوندی مجێ سەری نزیک سیدەکان دادەنیشت. ساڵی 1965 مردووە. سی کێلەشین خاڵێکی سەرسنووری نێوان عێراق و ئێرانە لە ناوچەی شنۆ. لێرە پارچە بەردێکی شین هەیە مێژوویە و گوایە هی پێش لەدایک بوونە.